وەکە زانین کە ئای زیرەکی دەستکرد ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچوونایە و ڕۆژ بە ڕۆژتی نوێی لەسەر تاقیەکرێتەوە. بەیانی ئەمڕۆکە من هاتمەنەوە ئۆفیسی 964 مۆنتێرەکانمان دیار بۆ خەریکی کارێک بوون، سوپرایزێکیان بۆ پێشکەشکار و بێژەرەکانی 964 کرد کە یەکێک لە مۆنتێرەکان وتی بە من وەکە زان کە من کاری دۆبلاژەکەم وتی چاوان ئیشەکەت خەریکاکەوێتە لەنگیەوەی تر وتم چی بووە وتی سوپرایزێکمان هەیە بۆتان. ڤیدیۆیەکیان لەسەر بێژەرەکان و پێشکەشکارەکان و پەیامنەرەکانی 964 ئامادە کردووە بە چەند زمانێکی جیاواز با بەیەکەوە بیبینی. ساڵتان لێبێت دووبارە لە زنجیرەی دووەمی باسکردنی سیستەمی بەرگری ئاسمانی هەم بۆ عێراق و هەم بۆ ئێران و هەم بۆ ناوچەکە وڵاتە زلێزەکانیش لەگەڵتان بەردەوام دەبم. Un saludo de nuevo en la segunda serie sobre la reapertura del sistema de defensa aérea para Irak, Irán, la región y países vecinos. Seguiremos con ustedes. إلى الآن بەڕێزی 964 لە پرۆگرامێکی دیکەی تەکسی 964 بێک دەگەینەوە. یێلانە 106 فۆرسەکەم هۆگەیە یها ئەپ مصرف 164 هەیە. ئەفسۆس هەیە. ئازیزانی من سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی فانۆسە بۆ میوانی ماڵەکانتان. Welkom bij het Kushal-programma van Azizullah, waar we de eigenaren van de lantaarn ontmoeten. هەشتێریەکێکی دیکەیە لەوە ئاژەڵانەی کە بۆ قوربانیکردن دەشێت دەبێت تەمەنی سەر و 5 ساڵ بێت و هیچ جۆرە نەخۆشیێکی نەبێت نابێت کوێر بێت یاخود لاقێکی نەقوستان بێت. بسم الله الرحمن अल्लाह के नाम से जो निहायत मेहरबान और बहुत रहम वाला है, वह परम दयालु और अत्यंत कृपालु है, जिसकी रहमत हर चीज पर छाई हुई है. वह सबसे बड़ा मेहरबान और निहायत रहम वाला है. خۆتە بەدڵ بوو؟ هاي طبعا ئەو زمانە خۆشە نازانم هندی بوو پاکستانی بوو بەڕاستی ئەمە ئیشی بژارە ئەرەوەڵا ئیشەکانی بژار بژار مۆنتێرمانە سڵاومان بۆی هەیە دەستی خۆش بە ئیشێکی جوانی کرد.